تاکە خەمیە میلەتە بگرینە باوەش تاکە لە سۆزی باوکێتی ئەمان کەی بێباش تاکە خەمیە میلەتە بگرینە باوەش تاکە لە سۆزی باوکێتی ئەمان کەی بێبەش ئاخ ئەمان کەی بێباش ئەڕۆ مەڕۆ مەڕۆ بابە مەڕۆ ئەڕۆ مەڕۆم زویرمە بن وردی لەکانم تا سەربەرزی بەدەست دێنم بۆ کوردستانم نامە خۆش بێ بابە لە لای خۆمەوەڵێم بەڵێ بەڵام ئەم بەڵێ تەنها شانسایی دەم بە تۆ بۆ من دەنگی تۆ زۆر سادە بوو بەڕاستی نازانم کاک بیژەڕەڵێ چی؟ معمولی بوو بچک بوو کەم بوو بۆ من کەم بوو متاسفانە مێژم نا تو خۆرتێکی گەلێک هێژایی ئەجد بێن بەلێ زۆر سواس دوو بەڵێ دوو بەڵێ هەیە مامۆستاجی شانسێکی بدەن چه شانسەدا من شانسێکم دا دەژەمی بێم یا شانسێکی بدە بە نەزەرەوە باشە میچێژم باوێ زۆر سواس بە شانس بەڵێ چۆدی باشە جان زۆر سواس تا پرفورمانس عجبان گەلۆ گەر تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێ نۆ مەبشۆپینە